باشە ئەمەی کە بینیتان لەم راپۆرتەی هاوکارم شەیما ڕاو بۆ چوونی بەشێک لە قوتابیانش بوو سەبارەت بەم پرسا کە ئەویش یەکپۆشی بۆ قوتابیان ئەنجامی ئەو ڕاپرسەی کە زانکۆی سەلاحەدین کردوویەتی لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ قوتابیانی خۆی ئەنجامی داوە لەم ڤیدیۆڵەدا دەخەینە ڕوو با بزانین بە چ شێوازێک بۆ ئەم ڕاپرسی کە کردویانە ئەنجامی ڕاپرسی بۆ یەکپۆشی قوتابیان کە زانکۆی سەلاحەدین بەم ڕاپرسی هەڵساوە تێیدا پابندی یەکپۆشی دەبیت ئەمە پرسیارێک بووە کە کردویانە کە تێیدا ١٧.6 گوتیانە بڵێ پابند دەبین و 29.4 گوتیانە نەخێر پابند نابین لە بەشێکی دیکەی یاخود پرسیارێکی دیکەی ئەم ڕاپرسیەدا هاوکارانم لاپەڕەکەی دیکەم پێ بدەن چ جۆرە ڕەنجێک پەسەند دەکەیت چەند ڕەنجێک هەڵبژێردراوە لەوەی کە قوتابیان کامە ڕەنگ پەسەند دەکەن ئەویش لە بینی سپی و ڕەش ڕەساسی و ڕەش ڕەساسی و سپی ئەو ڕێژەیە کە زۆرترین دەنجی لەسەردراوە و قبول کراوە سپی و ڕەشە کە ١٧ قوتابیان ١٧.6 دەنجیان بەم ڕەنگەداوە سپی و ڕەش ڕەساسی و ڕەش 16.7 هەروەها ڕەساسی و سپی 8.8 لە سەدا ئەمەش سەبارەت بۆ پرسیارێکە کامە ڕەنگ حەز دەکەی بپۆشیت لەبارەی ئەوەی کە بارگرانی لەسەر قوتابی کەم دەکاتەوە لەوەی کە هەر کەسێک ڕەنگە هەبێت توانای ئەوەی نەبێت بێوێت هەموو جۆرە جلوبەرگێک بکڕێت تەنیا بەم ڕەنگە کۆتایی بە ئەم جلوبەرگەی دێنێت ینی بە دوای مۆدێلات نەکەوێت وەکەوەی دەڵێن ئەمە دەبێتە هۆیەوەی کە بارگرانی لەسەر قوتابیان کەم بکاتەوە لە ڕاپرسێکەدا ١٧.9 گوتیانە بڵێ بارگرانی کەم دەکاتەوە 129 گوتیانە نەخێر بارگرانی کەم ناکاتەوە هەروەک خۆیەتی لە بەشێکی دیکە یاخود پرسیارێکی دیکە دەگوترێت ڕەنجی جلوبەرجی کچ و کوڕ جیاواز بێت ینی کچەکان لەگەڵ کوڕەکان کە قوتابین ینی ڕەنگەکانیان جیاواز بێت یاخود هەمان ڕەنگ بێت تەنیا ئەوەیە کە جلەکە کوڕانەیە یاخود کچانەیە 141.7 گوتیانە بڵێ با جیاواز بێت بەڵام 158.3 گوتیانە نەخێر با کچەکان و کوڕەکان جلوبەرجان وەکو یەک بێت ینی یەک ڕەنگ بێت هەروەها یەکپۆشی کاریگەری لەسەر ئاستی زانستی دەبێت ئەمە پرسێک بووە کە پێشتریش هەمیشە گوتراوە ینی لە زانکۆدا لە کاتی خوێندندا تەرکی زیاتر لەسەر جلوبەرگ و مۆدێلات نەکرێتەوە بۆیە ئەمە کراوەتە پرسیارێک لەم ڕاپرسیەدا کە ئایا کاریگەری لەسەر ئاستی زانستی دەبێت 164.6 دەڵێن بڵێ کاریگەری دەبێت هەروەها 135.4 دەڵێن نەخێر هیچ کاریگەریەکی نابێت ئەم ڕاپرسیە بوو ئەم ڕاپرسیە بوو سەبارەت بە یەکپۆشی قوتابیان زانکۆی سەلاحەدین لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەنجامیدا بوو بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە زیاتر لەگەڵ بەڕێز سامان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەاندنی زانکۆی سەلاحەدین گفتوگۆ دەکەین کە بەڕێزان ئێستا لە نێو ستۆدیۆی ناوەندی کوردستان 24 کاک سامان بەخێر بێیت چۆن بوو ئەم بڕیارە درا بیر لەوە کرایەوە کە یەکپۆشی جارێکی دیکە بگەڕێتەوە نێو قوتابیان بەڵێ لە دوای ئەوەی ئەم ساڵ هیدایەتی مانگی دوو سەرۆکی زانکۆی سەلاحەدین هەولێر زنجیرەیەک سەردانی ئەنجامدا بۆ سەرجەم کۆلێژەکان و سەرجەم بەشەکانی سەر بە زانکۆی سەلاحەدین لەگەڵەوەشدا سەرجەم بەشە ناوەخۆیەکانی کوڕان و کچان و بەڕێوەبەرایەتی و سەنتەرەکانی بەسەر کردەوە لە ئاکامی هەستکردن بە بەرپرسیارەتی و بینینی جیاوازیەکی زۆر لە نێوان قوتابیان جیاوازی چینایەتی ئەو بڕیارە ئەو بابەتە لە نێوان ئەنجومەنی زانکۆی سەلاحەدین و لە بیری سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین گەڵاڵەی کرد ئەوە بووکە هەنگاو ئیشی لەسەرکرا و ئاخرشت بڕیار دراکە لە ڕێگەی کۆمەڵێک پرسیار ڕاپرسێکی ئۆنلاین ئاڕاستی سەرجەم قوتابیان بکرێت لە ڕێگەی بەڵێ ڕاپرسیەکە بە دەستە جەمعی کرا و کۆبنەوەش لەگەڵ نوێنەری قوتابیان کرا و سەرۆکی زانکۆی سەلاحەدینیش هەموو پرسیارەکانی پەسەند کرد دوای ئەوەی کە پرسیارەکان پەسەند کرا اینجا بڕیار درا بکرێتە ئەلکترۆنی و لە سایتی فەرمی زانکۆی سەلاحەدین ڕاپرسیەکە ئەنجام بدرێتن لە ماوەی یەک هەفتە ئەو ڕاپرسیە کراوە بوو لەوەی کە سەرجەم قوتابیان بتوانن بەو شێوازەی کە پێویستە و بە ئازادەنا بیرروڕای خۆیان دەربارەی ئەو پرسە گرنگەی زانکۆ دەرببڕن باشە پێت وایە زانکۆکانی دیکەش هەمان شت دەکەنەوە ئەوەی کە من ئاگادار بم چەندین سەرۆکی زانکۆی لە هەرێمی کوردستان زانکۆ حکومیەکان پەیوەندیان بە سەرۆکی زانکۆی سەلاحەدین کردووە و دەستخۆشیان لێ کردووە و چەند زانکۆیەکیش لە ئێستادا ڕاپرسیان ڕاگەیاندیە بە هەمان شێوەی زانکۆی سەلاحەدین بۆەوەی بتوان کە بیرروڕای قوتابیەکانیان وەربگرن تاوەکو پرسی یەکپۆشی گەڵاڵە بکەن و ڕایبگەیەنە باشە پرسێکی دیکە کاک سامانیانی ئەمە لەگەڵ بەشێک لە قوتابیان و خەڵکانی دیکەش زۆر جار بووەتە باس
قسەی لێوە دەکرێت دەڵێن ئەگەر بێت و ڕەنگەکەش یەک پۆشی بێت جلوبەرگەکە بەڵام لە شێوازی قوماش و لە شێوازی لەبەرکردن و دوورینی مۆدلەکان ئەو جیاوازی و چینایەتی هەر دەردەکەوێت یعنی ئەگەر ڕوونتر بۆت بڵێمەوە پرسیارەکەم درێژتر نەبێتەوە کەسێک بۆ نمونە پانتۆڵێک دەدورێت شێوازی دوورینەکەی ینی هیچ ستانداردێک دانراوە کە چۆن دوورینێک بێت مۆدلاتەکانی چۆنی بێت یاخود ئەو قوماشی کە ئەو هەڵی دەبژێرێت و هەروەها بۆ کچانیش شێوازی چەند ئایا پانتۆڵە یاخود تەنورەیە کورتە درێژە شێوازەکان چۆنین میکانیزمێک هەیە ستاندارد هەیە لە مۆدل کە چی دەپۆشن یاخود ئازادن هەتا ئێستاکە ئەو پرسەیەک لای نەکراوەتەوە بەڵام ئەوەی کە زۆر گرینگە لە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین لەگەت بڕیاری یەکپۆشی حیجاب نیقاب تەنورە مەمنوع ناکرێت قەدەغە ناکرێتن واتە ئەوانەی کە نیقابن یان حیجابن یان ئەوەیە باڵاپۆشن دەتوان بەو شێوەیە کە هەبووە پابند بن بەس پابندی ڕەنگەکان بن واتە هیچ ئەوەک نییە ڕێگریەک نییە و شێواز و دیزایانی جلوبەرگەکە ئەمە تا ئێستا هیچ قسەمان لەسەر نەکردووە ڕەنگە قسەشی لەسەر نەکەین لەبەرەوەی ئەمە ناتوانین هیچ شوێنێک یان هیچ کۆمپانیایەک دەستنیشان بکەن لەوەی تەڵەبە بچن قوتابی بچن لەوێندەر جل بکڕن قوتابی ئازادە لەوەی لە هەر شوێنێک جل دەکرێت و والە ئەو مۆزوعشکە شێوازی دوورینەکە و یان قوماشەکە ڕەنگە ئەو کەسەی کە باری دارایی باشترە مثلەن شێوازێک هەڵدەبژێرێتن کە دیارە لەوەی کە باری دارایی باش نییە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە کردیتمان لە زانکۆی سەلاحەدین هەولێر بێگومان کاریگەری زۆرە و ئەو جیاوازیە بە ڕێژەی 170 یان 80 زیاتر کەم دەکاتەوە لە نێوانچینی قوتابیان زۆر باشە یعنی یەکێک لەو پرسەی کە هەڵبژێردرا ئەو بکە ئاستی خوێندن ئاستی زانستی لە نێو زانکۆکاندا باشتر دەکات و ڕێژەیەکی زۆریش دەنجان لەسەر ئەوەدا بوو ئەم کاریگەریە چۆنە ئەم بیرکردنەوە چۆنە ئایا ینی هەر بەتەوە ئەمە ڕاو بۆچینی قوتابیەکان خۆیان بووە یاخود لە غەیری قوتابیان لە دەروی قوتابیان ڕاو بۆچینیان هەیە سەبارەت بەوەی کە ئایا جلوبەرێک کاریگەری دەکاتە سەرەوەی کە ئاستی زانستی بگۆڕێت ئێمە زۆر بەوردی ئاگادار بین بخۆم جگەلەوەی بەڕێبەی ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین و مامۆستاشم واتە دەرسم هەیە بێگومان کاریگەری هەیە گۆڕینی جلوبەرگ و شێوازی جلوبەرگ قوتابی بیر دەکاتەوە کە بەیانی چی لەبەر بکە و شتێک پەیدا بوون ناو قوتابیانی زانکۆ ینی بەردەوام جلوبەرجیەکیان لەبەر دەکرد و دەیان گۆڕیەوە ئاگاداری هەموو ئەو شتانە بوون بەڕاستی جگەلەوەی بارگرانیەکی زۆر لەسەر قوتابی بەشەناوخۆی دروست بوو لە بەشێک لە قوتابیانی بەشەناوخۆی لە بارودۆخێکی زۆر خراپ بوون ئەو بڕیارە لە ئەنجامی هەموو ئەو شتانەی کە سەرۆکایەتی زانکۆی سەلاحەدین هەستی پێدەکرد و بەدڵنیاییەوە یەکپۆشی کاریگەریەکی زۆر باش لەسەر قوتابی و لەسەر خانەوادەی قوتابیشەیە یعنی لە ماوەی ئەو هەفتەیە کە ئەمە ئەو ڕاپرسیەمان ئەعلان کردیا بە نامە و بە تەلەفۆن ینی زۆر تەلەفۆنمان لە هاتیە و زۆرشمان نامە لە خانەوادەی قوتابی داکوباب قوتابی ئەمن بخۆم نامەی زۆرم لە هاتیە دەستخۆشیان لێکردینە و ئەو تەڵەبانەشی کە تەخەڕوجیان لێ نەکردون ئەوانەی کە پێیان ناخۆشیان لێ نەکرایە و ئەو تەڵەبانەشی ئەو قوتابیانی کە تەخەڕوجیان کردیا یعنی زۆربەیان من نامەم لۆ دەیان کۆمنتم لە دێتن دەرن خۆزگا زووتر ئەو کاتی کامە قوتابی زانکۆ بین ئەو بڕیارە پەیڕۆ بکرا باشە ینی ئەوەی کە یەکێک لە پرسەکان ئەوەیە کە جیاوازی چینایەتی نایەڵێت ینی فعلەن ئەم میکانیزمە واگیراوەتە بەر کە جیاوازی چینایەتی نەهێڵێت بەڵێ ئەم میکانیزمە ئەو سیستەمەی کە ڕاگەیەندرایە لە یەکپۆشی بە 180 و زیاتر جیاوازی چینایەتی ناهێلیتن لەبەرەوەی لە ڕەنگەکان هەمویان دەبنە یەک ڕەنگ و لە شێوازی جلگوبەرگەکەش بە هەمان شێوە دەبتە یەک شێواز ئەمە ژوا دەکات کە قوتابی کەم دەرامەت لەگەڵ قوتابی کە بارودۆخی باشە بێنە یەک ئاستی کۆمەڵایەتی باشە بەڕێز سامان عەبدوڵڵا بەڕێوەبەری ڕاگەیاندنی زانکۆی سەلاحەدین سوپاس بۆ تۆ ماندوومان کرد زۆر سپاس خۆشحاڵ بووم سەلام